خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دعای دەکردەی فەرموو وأصلح لي آخرتي التي فيها معادي خوایە قیامەتم باشکەی ئەو قیامەتێک کە گەڕانەوەی من بۆ ئەو قیامەتەیە کەواتە دوای ئەوەی کە باسی دین دەکەی خوایە دینم بۆ چاکە دنیام بۆ چاکە خوایە گیان قیامەتیشم بۆ چاکە چونکە گەڕانەوەی من لە دوای مردنم بۆ قیامەت بەردەوام بڵێ خوایە ڕەحم لێ بکەی لە قیامەت چونکە ئینسان ئەگەر عیبادەتی خوا بکە خوای گەورە بە تاک و تەنها بناسێ خوای گەورە دنیا و قیامەتی چاک دەکات ئەگەر ئینسان دڵی پەیوەست بوو بە خوای گەورەوە شەریکی بۆ بڕیار نەدا بە تاک و تەنها پەرستی دڵنیابە لە دوای مردنیشی خوا عەزابی نادا وعدی داوە خوای گەورە ئەوەی شەریکم بۆ بڕیار نەدا داوا یارمەتی لە غەیری من نەکا لە دنیا و لە قیامەت بەختەوەری دەکەم عەزابت نادا خوای گەورە بەڵام ئەگەر شەریکت بۆ خوا بڕیاردا خوای گەورە عەزابت دەدا لە دنیا و لە قیامەتیش چونکە ئینسانێکە شەریکی بۆ خوا بڕیاردا خوای گەورە ڕقی لێتی ئینسانێکە خوای لە بیر چووەوە نوێژی نەکرد و خوای نەناسی خوا ڕقی لێتی کاتێکە دەڵێ خوایە دنیام باشکەی قیامەتم باشکەی دەبێ خۆشت ماندووکەی بۆ قیامەتی خۆت بەردەوام بڵێ خوایە قیامەتم باشکەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار دعای چاکە بکە بۆ دنیا و قیامەتت و بشڵێ خوایە لە عەزابی جەهەنەم بمپارێزە ئەمە دعای پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم خوایە گیان دنیامان بۆ چاکەی قیامەتمان بۆ چاکە یا رب العالمین ئاخرمان بەخێر بگێڕی